ساڵێک بەسەر ڕووداوە مێژوەکە تێدەپەڕێت و مێسی بە خەونە گەورەکەی گەیشت. ساڵی ڕابردوو یاریەکانی مۆندیالی 2022 قەتەر بەڕێوەچوو کە تێدا هەڵبژاردەی ئەرجەنتین بەسەرکردایەتی لیۆنێل مێسی بووە پاڵەوان و دوای 36 ساڵ جارێکی تر بە نازناوی مۆندیال شاد بوویەوە و ناوی سەرجەم ئەو یاریزانانەی کە بوونە هۆکاری دڵخۆشی خەڵکی ئەرجەنتین لە یادەوەری ئەو وڵاتەدا دەمێنێتەوە. ئەرجەنتین لە یەکەم یاری مۆندیالدا تووشی شکستێکی چاوەڕوان نەکراو هات بەرامبەر سعودیا، بەڵام لە یاریەکانی تردا بە گڕۆتینێکی گەورەوە دەرکەوت و هەڵبژاردە لە دوای هەڵبژاردە ڕای ماڵی تا نازناوەکەی بەدەستهێنا. لیۆنێل مێسی ئەفسانە مێژوەکەی تانگۆ گەورەترین کاریگەری هەبوو لە بوون بە پاڵەوانی مۆندیال و بەتەنیا بوونی لە ناو یاریگادا و ئاستە بەرزەکەشی هۆکار بوو بۆ ئەوەی خەونی چەند ساڵی هاندەرانی تانگۆ بەدی بهێنێت. مێسی کە سەرجەم نازناوە بە کۆمەڵ و خەڵاتە تاکەسەکانی لە کاروانی وەزشدا بەدەستهێنا بوو دەجەنگا لە پێناو لە باوەشکردنی یەک نازناوی مۆندیال و دوجار ئەو ئارزوی هاتە دی و ئەوەش بووە هۆکاری ئەوەی کە لەلای بەشێک لە هاندارانەی تۆپی پێ ئەو یاریزانانە بە باشترینی مێژوو ناو ببرێت. لیۆ لە مۆندیالی قەتەردا بەشداری لە 7 یاری هەڵبژاردەکەی کرد و کۆی بەشداریکردنی 906 خولەک بوو. 7 گۆڵی بۆ هەڵبژاردەکەی تۆمار کرد و 3 ئەسێستی کرد و کاریگەرترین بوو لە هەڵبژاردەکەدا. بەشێکی تری سەرکەوتنەکانی ئەرجەنتین لەو مۆندیالەدا بۆ لیۆنێل سکالۆنی ڕاهێنەر دەگەڕێتەوە کە لەو ماوەیەکی کەمدا توانی 3 نازناو بۆ هەڵبژاردەکەی بەدەست بێنێت کە ماوەیەکی زۆر بوو هاندەرانی ئەو هەڵبژاردەیە لەو خۆشیە بێبەش بوون. لە کۆتاییدا ئەوەی ئێستا بۆتە باسی ڕاگەاندنەکان ئەوەیە کە ئایا مێسی کاپتنی ئەو هەڵبژاردەیە دەتوانێت بەشداری مۆندیالی داهاتوو لە ساڵی 2026دا بکات یان نا، و ئایا ئەم جارەش دەتوانێت هەڵبژاردەکەی بکاتە پاڵەوان؟ وەڵامی ئەو پرسیارش لە داهاتوو دەزانرێت و هاندەرانی تانگۆ بە تامەزرۆییەوە چاوەڕوانی ئەو وەڵامن.